کاردانەوە بە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران و بە پێچوانەوە ئێرانیش لە وەڵامدا بۆ سەر ئیسرائیل هەر بەردەوامن دیارەکە ئەمە کاریگەری کردوتە سەر وڵاتانی دەوروبەریش جگەلەوەی کە لە ناوخۆی ئێران هەر ئەمڕۆ سەرجەم گەشتە ئاسمانیەکان لە سەر تاسەری ئێران ڕاگیران و هیچ گەشتێکی ئاسمانی ئەنجام نادرێت. ئوردن، سووریا و هاوکات لوبنانیش گەشتە ئاسمانیەکانی خۆیانیان ڕاگرتووە و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداش ئێستا گەشتی ئاسمانی ڕاگیرەوە بەهۆی ئەو ئاڵۆزیەی کە لە ئاسمانی وڵاتانەوە هەیە بەهۆی ڕاستەکردنی موشک بۆ سەرخاکی یەکتر لەلایەن سوپای ئیسرائیل و هاوکات ئێرانەوە. ئەمە لە کاتێکدایە کە هەر لە دەستپێکی ئەو هێرشانێکی ئیسرائیل لە بەرەبەیانی ڕۆژی هەینی بۆ سەر ئێران دەستی پێکرد، ناوچەکانی دەوروبەری تارانی بە تایبەتی کردە ئامانج بە دیاریکراوی لەوێەوە دەستی پێکرد. 6 بنکەی سەربازی کردە ئامانج کە لە نێویاندا بنکەی پارچین هەبوو، هاوکات دوو کۆمەڵگەی نیشتەجێبوونی شوێنی فەرماندە سەربازیەکانی ئێران و کۆمەڵگەی ئەمنی و سەربازی پێدەگوترێت لە دەوروبەری تاران لەلایەن ئیسرائیلەوە کرایە ئامانج و هاوکات لە بنکەی ئەتۆمی نەتەنز و لە بنکەی ئەتۆمی فۆردۆ کە هێرشەکان ئەنجامدران ئەوانش کران ئامانج هەرچەندە تا ئێستا ئاژەنسی وزەی ئەتۆمی ئێران ئاماژە بۆ دەکات کە ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران کە ئەو بنکە ئەتۆمیانە هیچ زیانێکی بەر نەکەوتووە، بەڵام ئاژەنسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیش پشتڕاستی نەکردوتەوە کە ئەم بنکانە زیانێکی وای بەرکەوت بێت لەبەرەوەی تیشکی ئەتۆمی ئەگەر لەو بنکانەوە بدرێتە دەرەوە دوای هێرشکردن بۆ سەریان ئەمە زیانێکی گەورەی مەترسیداری لێ دەکەوێتەوە. لەلایەکی دیکەوە بۆ سەر شارەکانی بەتایبەتی ئەم بەرەبەیانی ئەمڕۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە سنووریەکان بوو لە کرماشان و ئیلام، هاوکات لە قەسر شیرین، لە پیرانشار و سەردەشت و لە ورمێ و لە ماکۆ لەو شوێنانەی کە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانن زیاتر هێرشەکانی ئیسرائیل بۆ بنکە سەربازیەکانی ئێران ئەوەیە کە پادگانی سەربازی ئێرانی لێ ئەنجام درراوە. بەڵام ئایا ئەم لێکەوتەی ئەم شەڕە کە لە نێوان ئیسرائیل و ئێران هەڵگیرساوە تاکەی بەردەوام دەبێت وە کێ لە وڵاتانی دەوروبەریش لی زەرمەند دەبێت لە ئەگەری نەوەستانی شەڕ؟ ئایا ئاگری ئەم شەڕە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە و کاریگەریەکانی بەگشتی چی دەبێت لەسەر ئەمنیەت و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەمێکە لە ئاگری شەڕ و ململانەکاندا دەسووتێت؟ لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم. بەڕێز عەلی ناسر لێکۆڵەری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان. بەڕێز عەلی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەبینین کە شەڕی جدی لە نێوان ئیسرائیل و ئێران دەستی پێکردووە. عێراق وڵاتی دراوسەی ئێران و هاوکاتێکێک لە وڵاتانێک کە کاریگەری شەڕی ناوچەکان بەردەوام لەسەر عێراق بۆ پێت وایە لاگەری بەردەوامبوونی ئەم شەڕە لێکەوتەکانی بۆ سەر عێراق چی دەبێت؟ بنای خۆی بەخشندە میهرەبان سڵاو بۆ ئێوە و بینەرانی بەڕێز. عێراق ئێستا دوور نییە لە جوگرافیاکەی لە ناوچەکە، واتە کار لێک و کاردانە خراپی دەبێت بەهۆی جەنگی ئێران و ئیسرائیل، بۆیە دەکرێت دەرەنجامی بەرچاوی هەبێت. ئەمە هێڵی ئاگرینە، پێویستە دەکرێت هەندێک هێرشی بەر بکەوێت و ئەو هێرشانەش خراپ بەسەر عێراق بشێنەوە. هەندێ فڕۆکەی ئیسرائیلیش بە پێی ریپۆرتەکان کە بە ئاسمانی عێراق تێپەڕ بوون وێڕایەوەی کە فڕۆکە ئیسرائیلەکان لە ئاسمانی عێراقدا تێبینی کراون، دەکرێت ئەمە هەڕەشەی بێت، ڕشت بێت بۆ سەر عێراقیش کە ئیسرائیل بینوێنێت و بێوێت لە ناو عێراقیش هەندێ پێگا بپێچێت، چونکە عێراق ئەو توانستە ئاسمانیەی نییە بتوانێت سەروەری ئاسمانەکەی خۆی بپارێزێت. لە هەمان کات لە چوارچێوەی ئەو استراتیژێتە هاوبەشەشی کە لەگەڵ ئەمریکا هەیەە بۆ ئەوەی ئاسمانەکەی بپارێزێت، بەڵام بەداخەوە بەو شێوەیە نییە. ئەمریکا تا ئێستاش هیچ ئامانجێک نەپێکراوە، بەڵام ئێران کاتێک پێشووتر هێرش دەکران دوای 7 ئۆکتۆبەر هەندێک دەرهاویشتە و کارلەکی بەدرسیداری دەبوو، بەڵام عێراقیش نابێت لە ماوەی داهات. دیارەکە لە ماوەی 1-2 مانگی ڕابردوودا بەتایبەتی گوشارەکان لەسەر عێراق زیاتر بوون لەلایەن ئەمریکاوە وها وڵاتانی هاوپەیمانیەوە کە دەبێت گروپە چەکدارە لە یاسا دەرچووەکان لە عێراق چەک ڕادستی دەوڵەت بکەن و بنکەکانیان هەڵبۆشێنرێتەوە، چالاکیەکانیان کە بۆ سەر بەرژەوەندی ئەمریکا و هاوپەیمانی لە ناوچەکە دەیان کرد. پێت وایە هیچ جموجۆڵێک لەلایەن ئەم گروپە چەکدارانەوە لەم کاتەدا ڕوو بدات و عێراق بخزێنێتە نێو ئەم ململانی ئاڵۆزانەی کە ئێستا هەیە؟
يعني أعتقد أنه موقف فصائل المقاومة پێم وایە هەڵوێستی پێکاتە میلیشایەکان لەگەڵ حکوومەتە نانەوێت حکوومەت بخەنە سوچێکی شەرمەزارکەر ئەو هەڵوێستەش لە ماوەی ڕابردوو خەریک بوو وڵاتەکە بخسێنێتە نێو جەنجێکی بەرفراوانی ناوچەکە عراق دەرەنجام باش بوو پارێزرا لە هەمان کات ئێستا هێرشەکان تەنیا لە حوسەکانەوە دەکرێنە سەر ئیسرائیل واتە میلیشیاکان هەمویان تا ڕادەیەک لەگەڵ هەڵوێستی حکومی و فەرمیدا نانەوێت بنکە ئەمریکیەکان و باڵۆزخان نوێنەراتی ئەمریکا بکرێنە ئامانج بەڵام دوێنێ خۆپیشاندان هەبووە لە بەغدا لە نزیک ناوچەی سەوز پێم وایە کە تەنیا لە شێوەی ئەو جۆرە نەڕزاتیانە خۆی دەبینێتەوە لە کاردانەوەی ئەو هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران بەڵام کاتێک باس لە هێرشی نێو عێراق دەکرێت بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا بە دووری دەبینم بەڵام ئەو سیناریۆیە سیناریۆیەک دەبێت لەسەر مێز و ئەگەری ڕوودانیشی هەیە ئەگەر ئێران جارێکی تر ئەوە بخاتە ڕوویا خۆت بێوێت کە خۆبرز کەواتە پێت وایە عراق بتوانێت لەم کاتە هەستیارەدا کۆنتترۆڵی میلیشیا چەکدارەکانی بکات یا لە کۆتاییدا سەری عراق دەخۆن بالتأكيد كانت هناك سياسة جيدة وهي سياسة بڵێ سیاسەتی هەن سیاست هەن کە بەرز شیع سوودانی و سیاسەکانی دیکەش لە حکوومەتی عراق دانەوێت ئەبنێتی عراق پارێزراو بێت تا ئێستا دۆخەکە باشە هەوڵی زۆر هەن هەوڵی ئەمنی هەن لەلایەن وەزارەتی ناوخۆ لە ماوەی ڕابردووش کە هەر هەندێک بیستایە بنکەکان بکاتە ئامانج لە نزیک فڕۆکەخانە ئێستا ئەمە سنووردار بووە و هەندێک گردبوونەوە لێرە و لەوێ هەن دانەوێت کاغەزەکان و پرسەکان تێکەڵ بکەن و پابندی خۆیان بۆ میلیشیاکان دەرببڕن بەڵام دەکشکرێت ئەوانە پەیوەندیان بە میلیشیاکانەوە نەبێت بەڵام لانگەلێک بن ئەوە بخوازن ئێستا دنیا بینێکی باش هەیە پێشچاوی هێزەمنەکان ڕوون باشە بەڕێز تاماژەت بەوە کرد ئەگەری بڵێن تێکەڵبوونی عراق بە ململانیانە سناریۆکی کراوەیە ئەوەش لە کاتێکدایە کە ئێستا ئێران هەڕەشە دەکات لەوەی کە بەرژەوەندەکانی ئەمریکاش دەکاتە ئامانج ئەگەر بەم هەمان شێوە پاڵپشتی لە ئیسرائیل بۆ هێرشەکانی بۆ سەر ئێران بکات پێت وایە لە ئەگەری هێرشی ئێران بۆ سەر ئەمریکا ئەم کاتە عراقیش یەکێک لە بژاردەکان دەبێت کە بەرژەوەندەکانی لەلایەن ئێرانەوە بەرژەوەندەکانی ئەمریکا لە نێو خاکی عراق لەلایەن ئێرانەوە بکرێتە ئامانج يعني إذا ما يعني ضربت قواعد الاشتباك ئەگەر بۆ نمونە مۆڵگەکان بنکەکان بکرێنە ئامانج پێم وایە ئاگرەکە بەرپا دەبێت عراق لە چوارچێوەی ئەو ناوچەیەدایە ئەو ناوچەی کەندا و ئەگەر بەرژەوەندەکانی ئەمریکا بکرێنە ئامانج عراق لێ بەدوور نابێت هەڵوێست و بۆچوونی سعودیا هەیە کە دانەوێت جەنگکە بوەستێت هەمووان دەزانن ئەگەر ناوچەکە دووچاری ئەو جەنگە بێتەوە و بەرهێنان لە ناوچەکە دەخەوێتە ژێر هەڕەشە و مەترسیەوە ئەمە شێکە لە هەڕەشەکان کە لەسەر عراقیش هەیە بۆ نمونە ئەگەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عراق بکرێن ئامانج بۆ نمونە بنکە ئاسمانیەکان عین الئەسەد یان ئەوانی دیکە بکرێنە ئامان کێشەیەکی مەزن و گەورە دافرێنن چارەسەرکردنی ئاسان نییە بەڵام ڕوانگەی حکومی هەن لە دەرەوەی خواستی میلیشیاکان بۆ ئەوەی ئەو 45 میلیۆن عراقی دووچاری ئەو جەنگە نەبنەوە بەڵام ئەگەر بێت و هێرش لە ئێرانەوە بە ئاراستەی ئەو بنکانە بن لە ناو ئێرانەوە بن ئەمە واتە دەستی عراقەکان تێدانە بێت ڕەنگە بە شێوازیشی دیکە بشێتەوە
سەیری ڕووداوەکانی ئەم یەک دوو ڕۆژە بکەین کە ئەم هێرشانە لە نێوان ئیسرائیل و ئێران بۆ سەرخاک یەکتری بەردەوامی هەیە پێت وایە ئەم ئاگری ئەم شەڕە تا کوێ درێژە دەکێشێت ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە دەکەوێتە بەرتەقینەوەیەکی گەورەی ڕوودا ئاڵۆزەکانەوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەخۆیەوە نەیبینیوە؟ يعني حسب المعطيات الموجودة انه بەپێی ئەوەی کە تێبینی دەکرێت ئیسرائیل هێرشەکانی چڕکردۆتەوە لە نێو ئێران بە دڵنیاییەوە ئێرانیش دەستەوەستان نابێت ئەویش بە هەمان شێوە بەرپەچی دەداتەوە هێرش دەکات ئەگەر ئەمانە زیاتر بن و لە ئاستێکی بەرچاو و مەزن بن پێم وایە هەوڵە دیبلۆماسیەکان زیاتر دەبن بۆ ئاوکردن بەو ئاگرە و هێورکردنەوەی دۆخەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی هەموو وڵاتانی ناوچەکە نەخسێنە نێو ئەو جەنگە و ئەو وێرانکاریە پێم وایە ئێمڕۆ هەوڵەکان چڕکراونەتەوە بۆ جڵەوکردنی ئەو گرژیانە تەنانەت لەلایەن رووسیا لێدوانی فەرمی هەن لەلایەن هەندێک وڵاتی عەرەبیش وڵاتانی یەکێتی ئەوروپا و تەنانەت فەڕەنسا کە ئاگاداری بڵاو کردوێتەوە کە بەڵێ دەیانەوێت هێور بکەنەوە ئەو دۆخەکە بۆستێت لەو ئاستە هەیە بەڵام هەندێک لێدوان لەلایەنی ئێرانەوە هەن کە ئەوان نانەوێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری دۆسیەی ناوچی خۆیان بن و هیچ بربەستێک ئەوان ناوەستێنێت و هاتە دانوستانیش ئەگەر بێن ئاراوە جیاواز دەبن ئەو دانوستانانشی کە گوایە لەگەڵ بەڕێزویت کۆفەنجام بدرێن بەو شێوەیە دەوەستێنرێن و کۆتان پێ هاتووە باشە کەواتە ئەگەر بێت و دەستوەردان یاخود تێوەگلانی ئەمریکا هەبێت لە ئاسمانیان دەریا ئەمە زۆر خراپتر دەشێتەوە و خراپتریش دەبێت ناوچەکە زیاتر بەپڕشارەکە دەکەوێت. داوای لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی و یەکێتی ئەوروپا وڵاتانی دۆست و هاوپەیمانی کردووە کە دەستێوەردان بکەن و ئەم شەڕە بوەستێنن هەردوو لا یەکتر تۆمەتبار دەکەن بەوەی کە بەم هێرشانە هێڵە سوورەکانی یەکتریان بەزاندووە. ئایا هیچ ڕێگەیەک ماوەتەوە دەرفەتێک ماوەتەوە بۆ دانوستاندن یا بۆ ئەوەی کە وڵاتانی نێوبژیوان بێن ئەم بارودۆخە هێور بکەنەوە یا تازە لە دەستەر چووە؟ يعني حتى الآن لا توجد أي مبادرة تا ئێستا هیچ هەوڵێکی وەها نییە بە ئەوەی دانستانی نوێ بێنە پێشەوە. دەبینی دانوستانی ناڕاستەوخۆ ئیمڕۆ هەمووان دەزانن لە کاتی ئانوساتی جەنگداین وڵاتان خۆ ئامادەکاری دەکەن بۆ جەنجێکە ڕەنگە بەرەوچیان بگرێت بەڵام تاوەکو داکۆچی کردن و دووپاتکردنەوەی لە دوان ڕابردوەکانە بێتەکو جەنجی سێمی جیهان ئەمە خراپتر دەبێت ئەوە ڕەنگە جەنگەکە مانجێک چەند مانجێک بخایەنێت ڕێخود جەنگێکی هاکەزایی و پەرت و بڵاو بێت و وڵاتی دیکەش بێنە ناوە بەڵام ئیمڕۆ ئیسرائیل ڕەنگە پیلان ڕێژی هەبێت نەیەوێت جەنگەکە لە 2-3 هەفتە کۆتایی پێبێت بۆ نمونە موشەکە بالیستەکانی تاقیب کاتەوە مۆڵگە و پێگە ئاسمانەکانی ئێران بپێچێت ئەوە پەیوەندیدارە بە دۆسیەی ناوچی وای لێ بکات مەترسیەکەی لەسەر نەمێت و بیان پێچێت وەکو دەزانیت بەڕێزم کە زۆربەی پێگە و مۆڵگەکان کە دەکرێنە ئامانج پەیوەست بە توانستی ناوچی لە ژێر زەوی و لە ژێر چیاکاندان کێشەیەکی زۆر هەیە بۆ دۆزینەوان و کردن ئامانجن بەڵام ئێران دەتوانێت بە ئاسانی مۆڵگەکانی ئیسرائیل بکاتە ئامانج و کێشەش دەبێت بۆ ناوچەکە ئەگەر دانوستان بێتە ئاراوە واتە نیاسپاچی هەبێت لە ئیسرائیل بۆ یان هەڵوەشانەوەی کنێست کە هەوڵی زۆر هەبوو لە ئیسرائیل بۆ ئەوەی چارەسەری دیکە پێشنیاز بکات. لە ماوەکانی ڕابردوودا وڵاتانی عەرەبی ناوچەکە بە تایبەتی خۆیانیان یەکلایی کردبووە بەشێکیان لەبەرەی ئێران بوون بەشێکیان لەبەرەی ئیسرائیل بوون بەڵام ئێستا بینین ئەوانەی کە هاوپەیمان و پاڵپشتی ئێران بوون بە تایبەتی کە شەڕی بە وەکالەتیان بۆ ئێران دەکرد ئێستا لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل بێدەنگن. پێت وایە بەردەوامی ئەم هێرشانە باڵانسی هێز لە ناوچەکە چۆن دەگۆڕێت؟ وڵاتانی عەرەبی لە ئیسرائیل نزیکە کاتەوە یا جارێکی دیکە پاڵپشتی لە ئێران دەکەن؟ يعني أعتقد أنه
هناك رؤية واضحة لبعض پێم وایە ڕوانگەیەکی ڕوون هەیە بۆ هەندێک وڵاتانی عەرەبی الجانبين إذا کە دەکرێت بەو لایەن بەو لادا لایەنگر بن. هەندێک وڵات هەن پابەند و لە تەک ئیسرائیل دەوەستن، بەڵام لە هەمان کاتیش لە دژی ئێران ناوەستن سەرڕای پاڵپشتیان یاخود هاوبەشی بەرژەوەندەکانە لەگەڵ ئیسرائیل. ئەو وڵاتە عەرەبیانە ئەگەر ئەو کارە ئەنجام بدەن لە دژی ئێران بوەستنەوە کارە سات دێت ئاراوە و بەرهێنانی بیانی لە ناوچەکە هەمووی دەوەستێت. کێشەیەکی مەزن تەنانەت لە هەناردەکردنی نەوت دێتە ئاراوە. پێم وایە کە نرخی نەوت ئەو کات زۆر بەرز دەبنەوە، ئێستا 80% بەرز بۆتەوە، دەکرێت $7 و بە $90 بەرز ببێتەوە، کەواتە زیانێکی ئابووری مەزن بەر ئەمریکا وڵاتانی ئەوروپا دەگات. بۆی هەڵوێستی وڵاتانی عەرەبی ڕوونە دانەوێت بە میانڕێی مامەڵە بکەن و داکۆچی لەو وەبەرهێنان و دۆخە بکەن کە تیایدان و هەناردەکردنی نەوتش لەکەندا و بەردەوام بێت. زۆر باشە. ئەگەر باس لە عێراق بکەینەوە جارێکی تر بینین کە ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا ئەمریکا فشاری بۆ سەر عێراق هێناوە، عێراق داوای کشانەوە هێزەکانی ئەمریکا دەکات، ئەویش داوای چەکدانانی گروپە چەکدارەکان دەکات. پێت وایە عێراق چۆن خۆی لە نێوان ئەم ململانیانەدا یەکلایی دەکاتەوە؟ دەکەوێتە بەرەی پاڵپشتیکردن لە ئێران و بەرژەوەندیەکانی یا لە بەرەی ئەمریکا و ئیسرائیل دەوەستێت؟ کامەی لە بەرژەوەندی خۆیە بینێتەوە؟ يعني حتى الآن العراق هو تا ئێستا عێراق هەڵوێستەی میانڕەوی هەیە، پێم وایە باشە، ناوێت جەنگ وڵاتەکەی بگرێتەوە و بەرهێنان هەیە لە عێراق بەردەوامە لەلایەن ئەمریکاوە. کۆمپانیا ئەمریکیەکان لە عێراق کار دەکەن وەکو جنرال ئەلکتریک و کۆمپانیەکانی دیکەیش و بەرهێنان دەکەن لە عێراق. تەنانەت ئاڵوگۆڕی بازرگانی هەیە لە نێوان عێراق و ئێران، تەنانەت هاوردەکردنی غاز لە ماوەیە کێشەی تێکەوت. بەتابەت ئێمە لە دەستپێکی هاوینێکی سەخت داین. عێراق ناوێت لایەنی ئێرانیشی لێ ببێت و کێشەی تێبکەوێت ئەو پەیوەندیە، چونکە پێویستی پێێتی بۆ دابینکردنی کارەبا و پێداویستەکانی دیکە و ناشەوێت دەستبەرداری ئەمریکاش ببێت بۆ ڕاهێنانی سوپاکەی و هێزەکانی و بەرهێنانیش کە هەن لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژی بووە. تا ئێستا هەڵوێستێکی میانڕەوی هەیە بەڕێزم، دەزانیت کە سیاسەتێکی یەکگرتووش نییە لە عێراق بۆ ئەوەی ئاراستەی پەیوەندەکان دیاری بکات بەتابەت لە نێوان سیاسەکان، چونکە هەندێکیان بۆچوونی سەیریان هەیە لە ڕاگەنەکان، هەندێکیان ڕوانگەی جیاوازیان هەیە، پاڵنەری جیاوازان هەیە. بۆیە ئەمەش دەبنە بربەستی سەرەکی لە بەردەم ئەو میانڕۆیی و بێلانی لە عێراقەیە. باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی ناسر، لێکۆڵەری سیاسی کە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.